لاوانی ئەمڕۆ لە ئیقتصادا زۆر لە دواوە پێویستمان بە کۆمەڵە مەفهومە ڕاستی کەینەوە گەنجی ئەمڕۆ بەس دەم ئەکاتەوە باوکی شتێکی بداتێ موظفی ئەمڕۆ دەم ئەکاتەوە حکوومەت شتێکی بداتێ هەموو گەنج کولیات تەواوەکە چاوەڕێیەکە حکوومەتێکی گەندەڵ دایمەزرێنێ تەسەوورکەن مەفهومێک هەیە کە مەفهومێکی زۆر غەڵەتە ئەویش ئەوە هەموو جارێ ئێمە ئەڵێن الرزق مەکتوب ڕزق نووسراوە ئەمە تەواوە بەس ئەمە ناکاتە ئەوەی تۆ پاڵ بیتەوە تەمەڵ بی کۆمەڵە داستان کە زۆر باسکراوە لەسەر منبەرەکان ئێمەی تەمەڵ کرد هەمومان بیستومانە مارێکی کوێر زەردەزیڕەیەک ئەهات و خواردنی ئەدا و خورمای ئەدایە هەمومان ئەومان بیستووە هەمومان ئەوانەیە مارێکی کوێر بین کەسمان ناوانە زەردەزیڕەیەک بین و ببەخشین بۆیە داستانی لاوەکەم بیرەکەوێتەوە کە دایک و باوکی زۆر فەقیر ئەکەون و ئەمیش تالیبی عیلمە پێی ئەڵێن ڕۆڵە ئەبێ واز لە خوێندن بێنی ئیلا کەسابەت بۆ ئێمە بکەی ئەویش بە ناچاری چاری نامێنێ ئەچێتە لای شێخەکەی و پێی ئەڵێ چارم نییە ئەبێ واز لە خوێندن بێنم بڕۆم ئەویش پێی ئەڵێ ڕۆڵێکیان ژیانیش پێویستە دایک و باوک بەخێوکردن گرنگترە لە خوێندن بڕۆ بەخێویان کە بڕۆ بە دوای کەسابەتا بکەڕێ ئەڕوا بە دوای کەسابەتا بۆ لادەیەکی تر بگەڕێ لە ڕێیە تەیرێک ئەبینی هەردوو باڵی شکاوە لەو چۆڵەوانەیە کەوتووە نە ئاوی لێ نە خواردن نە هیچ شتێک لەوێ کەوتووە یا ڕەبە ئەمە چۆن خواردن ئەخوا ئەمە چی ئاوی ئەداتێ ئەڵێ وەڵڵاهی ئەمە نهێنێکی تایە بێ خۆم داگرم بزانم چییە ئەوەستێ سەیرەکە تەیرێک دێت باڵەکانی پان ئەکاتەوە دەمی دەنووکی بەرزەکاتەوە هەندێ ئاو هەندێ خواردن هێنێ بۆ ئەم تەیرە داماوە لەم شوێنە ئەگەڕێتەوە واز لە کەسابەتەکەی هێنێتەوە بەلای شێخەکەی بۆ ڕۆژی دووهەم و سێهەم شێخەکەی ئەیبینێت لە مەجلیسا بانگێکە ڕۆڵە قەرار نەبوو تۆ بچی کەسابەتکەی دایک و باوکە بەخێوکەی واللهی قوربان داستانێکی ئەوان بینی گەڕامەوە خوای ڕازق لێ گەڕام فەرمی ڕۆڵە لە عیلم تێ نەگەیشتی لماذا اخترت أن يكون طيرا كسيحا ولم تختر أن تكون طيرا صحيحا بۆچی ئامادە بووی تەیرێکی باڵشکاو بی بۆ ئامادە نەبووی تەیرە سەحیحەکە بی لە عیلم تێ نەگەیشتووی بڕۆ ڕۆڵە کاسبیکە دایک و باوکت بەخێوکە اقتصادی خۆت بەهێزکە